لێمە وەکو فراکسیۆنە یەکەتیان نیشتیمانیا کوردستانی لەگەل فراکسیۆنە نەوەینوی لەگەل فراکسیۆنە گۆڕان لەگەل فراکسیۆنە کومەڵە ئیسلامی لەگەل فراکسیۆنە یەکگرتو لەگەل پەرلەمانتاری سەربەخۆمان ڕەخنەوە ئەوێ یاسایە هەی مە پێ باشە ئەف یاسایە بێتە هەموارکردن بەر هەندێ مە هەمییا پێک بە پروژه یاسایەکی هەموارە یاسا هەڵبژاردنەوەی ئاراسایی دەستەی سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانی مە پێ باشە ئەف یاسایە ببێتە هەموارکردن کوردستان ببیتە 4 بازنە مە پێ باشە کوردستان ببیتە 4 بازنە دا هەر پارێزگەهێک بشێت نوێنەری خۆی ڕاستەقینە پنێرتە پەرلەمانی کوردستانی لە هەر قەزایەکی نوێنەری وات تێدا بیت vê gavê ciyawaz yeka zûr zûra hey li mabeyna parêzgeha da bû nimûne eger em parêzgeha bikeyne Kurdistanê bikeyne 4 bazne bû nimûne duhûkê 21 kursî dê berkevin û em 37 parlamentarê badînîne yani beşek li hesab parêzgeha qeza tê xwarin ber hindê me pê başe ev yasaya bête hemarkirin bibîte 4 bazne me pê başe lîsta navê dengdera lîsteka pak û bêgerd bît rastî lîsta nava lîsteka pakiş niye eger bibîte 4 bazne sûd bû berjevandiya Partî Demokratîk Kurdistan têda nabît زیاتر یک بازنه‌ای برژوندی پارتی دموکراتی کردستان دابر هنده یا مصر بیشتر اف بیاسای نابید هموار کنه هیچ شکلی که هم قبیل نکن پیکات حریم کردستان 200 دنگ کابین کرسیا ور بگیرن پشگیریا پارت کو دیاری کلیپ کن کو پارتی دموکراتی کردستان لازمه پشگیریا اوان پیکاتاب کن اوید کنی نراواتی وات کن پراسی برنده ام پیداگیری دکن کو هر پیکات کنونر خوی راستقینه پنرتا پارلمان کردستان دیار ایم سال 2021 و زیاتر لسالک یعنی پروژه یاسایک من بو همواری یاسای انتخابات تقدیم کردو که او پروژه یاسایه پێمان وایە ئەتوانێت گرفتەکانی بەردەم انتخابات چارەسەر بکە و لە ئێستادا قانونی انتخابات کە هەیە قانونی انتخاباتی ژمارەیەکی ساڵ 1992 قانونێکی تا ڕادەیە کۆنەوە گیر و گرفتی زۆرە و لەگەڵ واقع ئێستای هەرێمی کوردستان لە دیدی ئێمە ناگونجێ بۆیە ئەو پرۆژە یاسایەمان تەقدیم کردەوە ئێمە بابەتی قانونی انتخابات و کاراکردنەوەی کۆمسیۆن یا با بڵین متمانە پێدانەوە بە کۆمسیۆن و هەڵبژاردننی کۆمسیۆنێکی سەربەخۆی هەڵبژاردنەکان پێمان وایە ئەم دوو بابەتی پێکەوە لکێنراون و دەبێت ئەم دوو بابەتە بە سازان چارەسەر بکرێن لە نێوان لایەنە سیاسیەکان و لە نێوان فراکسیۆنەکانی نێوهۆڵی پەرلەمان و دواتر بینە نێوهۆڵی پەرلەمان چونکە ئێمە باوەڕمان بەوە هەیە کە ئەم بابەتانە ڕەهەندی نیشتیمانیان هەیە و دەبێت سازانیان لەسەر بکرێت ئێمە لە پرۆژەکەمان دیارە زۆر بابەت لە خۆگرێک لەو بابەتانە ئەوەیە کە فرەباز نەبێت و با بڵین بازنەی انتخابی یەک بازنە نەبێت لە هەرێمی کوردستان گۆڕێ بۆ فرەبازنەی سەرۆکی فراکسیۆنەکان ڕێککەوتنێکمان کردووە لە 2022 لەسەر ئەوە ڕێککەوتین کە هەموار یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاراکردنەوەی کۆمیسیۆن بە سازان دەبێت هەمووشمان واژومان کردووە ئێمە یەک لەبارە خۆمان پابەندین بەم ڕێککەوتنەوە پێویستە سەرۆکی فراکسیۆنەکان بێندا بنیشین گفتوگۆ بکەین و ڕێککەوین لەسەر هەموار یاسای هەڵبژاردن و ڕێککەوین لەسەر چۆنێتی کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە بەڕاستی ئەوە پارتی دموکراتی کوردستان بوو نەهاتوو تا ئێستا ئێمە لەگەڵ ئەوەی کە جارێ یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە ئەم یاسایە بەڕاستی یاسایەکی کۆنەی 2092 ئەم پێم وابە گە دەرفەت بووە هەر پێویستمان بە یاسایەکی نوێ هەبوو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموارەکەش بەڕاستی هەر یەک مادە نییە یعنی ئێمە هەرزووەوە یادداشتێکمان داواتە سەرۆکاتی پەرلەمان سەرنجەکانی خۆمان لەسەر ئەم یاسای خستۆتە ڕوو ئێمە لەگەڵ ئەوەی کە 4 باز نەبێ لەگەڵ ئەوەی کە پێکهاتەکانیش کەمینەکان بەڕاستی چاپێداخشانەوەی بۆ بکرێ بە شێوەیەکی دادگەران دابش بکرێت بەسەر هەموو هەرێمی کوردستان و تۆماری دەنگدانی سەربەخۆی خوانیان هەبێ بۆی کە نوێنەی ڕاستەقینی خوان هەڵبژێرن نەک حزبێک بێ بیانی دیاریام کە و دوایش بە ئیخوانی بزانێ یعنی ئەوە دەرکەوت لە لێدوانی فراکسیۆنی پارتی کە دەڕێکا کە ئێمە زۆرینەمە بەکار نهێناوە خۆ زۆرینە بەکارهێنانیانی ئەتو زۆرینە لە پەرلەمان نەخێ زۆرینە نییە ئەو گەورەترین کوتلەیە لە پەرلەمان هەسەن ئەم زۆرینە بە زۆرینێکی تەزویر ناودەبن بەڕاستی تەزویرێکی زۆر کرا کاتی خۆی بەڵام ئەگەر بە ئەوەش بسەلمێنێ بەڵام گەورەترین کوتلەیە بەڵام وەختی دەبێتە زۆرینە کە نیو زائیدێکی هەبێ یەکەواتی بە پێکاتەکانەوە دەبێتە زۆرینە یعنی ئەو لە ڕێوە ئەوانی بەی خۆی زانیوە و ئەگەر ئەوان پارتی نین ئیوان نین با بڵێنە هەو نین بەڕاستی ینی بۆ ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەوان هەبن وەکو کۆتاش هەبن و ڕێزێگیراویشن مافی خۆشانە بەڵام پێویستە ینی خۆیان ینی نەتەوەکان و ئاینەکانیان خۆیان دەمگە نوێنەرەکانی خۆیان بدەن هەڵام بژێرن
ومە لەگەڵ کە بەڕاستی تۆماری دێنەران پاک بکرێتەوە فرە بازنەی بەڕاستی جارێ یەک بازنەی من حەز دەکەم هەموو لا بیزان کە لە دنیادا نەماوە یەک بازنەی سیستەمێکی کۆنە حقەتەن ینی بۆچی ئمە فرە بازنە یا چوار بازنەی مە پێ باشە یەکەم هۆکا بریتە لە کەمکردنەوە و بەڕاستی ڕێگەریکردن لەو ساختەکاری و تەزویرێکە لە ڕابردوو کراوە بۆ نمونە لە شارێکی وەکو دهۆک لە شارێکی کە وەکو سلێمانیان شوێنێکی کە تەماشا دەکەین ساختەکاری تەزویرێکی زۆر کراوە وەکو ناوینەی دیگەلوێ چەندێنان و هەڵبژارتن دەمێ خۆی دەستنیشانکاریدا بهێنەکردن کۆمیسیۆنە هەڵبژارتنا بەهەیە کارانکردن کۆمیسیۆنێکە بێلامی و ژدادوەرێن سەر بەخۆ پێک بهێتن دیگەلوێ چەندێکی یاسا هەڵبژارتنا بهێتە هەموارکردن و هەر پارێزگایەک ببیتە بازنەک ji بۆ یەکێ نینەرێن ڕاستەقینێن وان دەڤەرا بهێن هەڵبژارتن دیگەلوێ چەندەداژی لیستا دەنگدانێژی بهێتە پاکرد ئەو چەندە دەماکۆ فرە بازنەی بیتە نینەی ڕاستەقینێن وێ دەڤەرە دەهێنە هەڵبژارتن نەکو دەنگ دەهێن تەوزیعکردن ji پارێزگایەکی بۆ پارێزگایەکی بوی ڕەنگیژی خەلکێکی شایستەتر و هەژیتر وێ دەڤەرە دێتە هەڵبژارتن